ئیدارەی قەزای بازیان بە هاوکاری ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە لە قەزای بازیان ئێوارەخوانێکیان ڕێخست بۆ ژینگە پارێزانی سنووری قەزای بازیان و ناحیەی بەردەقارەمان. سەرۆکی ڕێکخراوی ئایندە داوا لە هاوڵاتیان دەکات پاکوخاوێنی شار و شارۆچکەکان ڕابگرن تاوەکو بتوانین ببینە هاوکاری ژینگە پارێزان، چونکە ئەرکێکی پیرۆزیان لەسەر شانە ئەوەش پاککردنەوەی شار و شارۆچکەکانە. لە درێژی کار و چالاکیەکانمان خزمەت بە ژینگە پارێزانی سنووری قەزای بازیان و سنووری قەزای چەمچەماڵێمە ماوەی چەند ساڵێکە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بڕیارمانداوە کە ئێوارەخوان و بەشێکشیان دیاری یاخود ئەو پێداویستیە ڕۆژانەی کە لەلایەن خێرخوازانەوە دەستمانەکەوێ پێیان بدەین. ئێمە ئەمڕۆ بە پاڵپشتی برای بەڕێز و خۆشەویستمان کاک تاریق ڕەشید قایمخانی قەزای بازیان هەستاوین بە ئامادەکردنی ئێوارەخوانێک بۆ ژینگە پارێزانی زۆنی قەزای بازیان و دەوروبەریشی. ئەوان ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە ئێمە پێمان خۆش بوو کە بۆ چەند ساتێکی کەمیش بێ بتوانین لە خزمەتیان نابین. هەرچەندە ئێمە زۆر جار وتمانە ژینگە پارێزان ئەو چین و توێژەن کە دەکرێت زۆرترین خزمەت بکرێن لەبەرەوەی ئەم پیاوە بەڕێزانە پیاوانی خاوێنین یاخود ئەندازیاری خاوێنین هەمومان دەبێت ڕێزیان لێ بگرین لەبەرەوەی ئەگەر ڕۆژێکم بە ڕێزانە کار نەکەن ئەوە کۆڵان و شار و گەڕەکەکان پڕ دەبێت لە زبڵ و خاشاک. بۆ ئێمە وەکو ڕێکخراو بڕیارمانداوە هەر کارێکمان پێ بکرێ بۆ خزمەتکردنی ئەم ژینگە پارێزانە پشتیوان بەخوا لە سنووری خۆمانە ئەنجامێدی. دەستخۆشی لە برای بەڕێزم کاک معروفەکەم بۆ سازدانی میوارەخوانە بۆ ژینگە پارێزانی سنووری قەزای بازیان بۆ سپاس و پێزانی تایبەتمانێ بۆ کاک تاریق کە ئەستان بەم کارە پیرۆزە بۆم ژینگە پارێزانە میوارەخوانیان ساز کردووە. بەڕاستی ئیشێکی باش و کارێکی باشە و دەستخۆشیان لێ یەکەم بەڕاستی شتێکی باشیان کردووە و هیوادارم برادەران و کەسانی تری چاو لەم برا بەڕێزانەکەن.